بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە و هەروەها پەیوەندی بازرگانیەکانی ژوورە بازرگانیەکان و بەتایبەت ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لەگەڵ وڵاتانی دراوسێ و وڵاتانی ئەوروپی و بەگشتی وڵاتانی جیهان لە نێو ستۆدیۆ بەڕێز ئارام بابان ئەندامی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی میوانمانە. زۆر بەخێر بێ. دیدار و گفتوگویەمان بینەرانیش زۆر سپاس. کاکارام ئەم ساڵ لە ساڵی 2025 هەیەجانێکتان هەبوو بۆ ئەوەی لەگەڵ زۆرترین وڵاتە پەیوەندی بەهێزکەن واروها لێک تێگەیشتن دروستکەن ئەتانوێ لەم ڕێەوە بگەن بە چه ئامانجێ؟ سپاس. ئەرکی ژووری بازرگانی بەرچاوڕوونی و چاوکردنەوەی بازرگانەکانە بەڕووی جیهانە. لەم ساڵەدا لە چەند وڵاتێک و چەند شارێک لە وڵاتەکان پەیوەندیمان کردووە و سەردانمان کردوون و بانگێشتمان کردوون، بەردەوام بانگێشتیان دەکەین بۆ سەردانیکردنی کوردستان و سلێمانی بە تایبەتی. بازاری ئێمە بازارێکی باشە، فرسەتێکی باشە بۆ ئەوان چونکە بەداخەوە ئێمە بەکاربەرین زۆرتر. زۆرینەی وڵاتەکان چاویان لە بازارەکانی ئێمەیە. بازرگانەکانی خۆمان ئازایانە چاونەترسانە بە هەموو جیهانە بڵاو بوونەتەوە. ئێمەش هەوڵی زیاتریان بۆ ئەوەین بۆی زیاتر پەیوەندیان هەبێ، زیاتر شارەزاییان هەبێ لە بوارەکەی خۆیانە. بەس ئەوەی کە تازەیە ئێمە پاڵپشتی ئەوانە زیاتر ئەەکەین کە بیانەوێ پرۆژەکانیان بێنە کوردستانەوە بە تایبەتی سلێمانی. ئێران بە حکمی ئەوەی کە مێژوویەکی کۆنمان لەگەڵی بازرگانی مێژوویەکی کۆنی بازرگانیمان لەگەڵیان هەیە، وەکو پێویست لە بازارەکانی سلێمانی و کوردستانی شانین. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو هەڕەمەکیەی کە ئەو کۆمپانیانی کە لە ئێرانە مشکیلیان هەیە و بلاکلیستن هاتن بۆ کوردستان و سلێمانی ئیشیان نەکرد و ئیشەکانیان بە جوانی نەئەکرد، نەزرەیەکی خراپ دروست بوو لەسەر کۆمپانیا ئێرانیەکان. ئێستا بە خۆشحاڵیەوە بیرۆکێکمان داناوە، ژووری زانیاریمان دروست کردووە لەگەڵ قونسڵی ئێرانە بۆ ئەوەی ئەو کۆمپانیایی کەیەن ئەوان فلتەریکەن ئەو بازرگانانی کە ئێمەداری دۆسیە و کۆمپانیانە ئەبن کە بێنە هەرێ بە دڵنیاییەوە کە هەچ حاڵەتێکی ڕووبات قونسڵ و مۆزەفەکانیان بەرپرسن یاساییان بەرامبەر ئەو حەقی کە بگەڕێتەوە بۆ زانیارییان بە ئێوە نەدابێت ئەگەر نەیاندابێ بەرپرسن لەوە کە حەقەکە بگەڕێتەوە بۆ خاوەن حەق. زۆر باشە. بە دیاریکراوی ئەو وەفدەی ئەمڕۆ لە چی پێکاتبوون، لە کێ پێکاتبوون و گەیشتنە هیچ لێک تێگەیشتنیە؟ بەڵێ ئەو وەفدەی ئمڕۆ 30 کۆمپانیای هەمە جۆر بوون لە شاری سنەوە هاتبوون. ئێمەش بانگێشتی پێشوازیمان لێکردن، بانگێشتی هاوشانەکانیمان کردن بۆ ئەوەی بە چاودێری ئێمە و قونسڵی ئێرانی یەکتر بناسن، لێکتێگەیشتن دروست ببێ، شەراکەت دروست ببێ. بە خۆشحاڵیەوە لە ئوتێل ڕامادا کۆبوونەوە و ئەوەی کە بە دژمارە ناتوانم بیڵێم بەس لێکتێگەیشتن و شەراکەت و وەرگرتنی وەکالەت و ئەم شتانە ئێمە بازرگانەکان ئێوەمان ئاگاداری ئەنی بەرچاویمان ڕوونکردن کە لەمە دووە حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستانیش حکوومەتی عێراقی بە تایبەتی زیاتر دەعمی کاڵای ناوخۆوەکە، بۆیە ئەوان لە جیاتی کاڵا بێنن بێن بە شەراکەت بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیایکی خۆمانە هیچ نەبێ دروستکردنی ئەخیری مەرحەلەی ئەخیری بێنە کوردستانەوە، چونکە لە داهاتوویەکی نزیکە گومرگی زۆر شت کە ئەبێ بە دووقات و سێقات وا ئەکات کە بازارەکانیان لە دەست بن. لە ئێستاوە ئەگەر دەست پێشخەری بکەن بتوانن بەشی تەسنیعی ئەخیری کاڵاکان بێنە ئێرە، هەم بۆ ئێمە ژێرخانە هەم بۆ هەلی کار باشە، بۆ زۆر شت کە ئامانجی ئێمە ئامانجەکانی ئێمە پێچێ. زۆر باشە. هیچ لەمپەرێکی قورسەیە لە بەردەم ئەو کۆمپانیا ئێرانیانی یا هەر وڵاتێکی ترەگەر بیانوێ بەشێکی بەرەمێنانیان بێنە ناوەڕێمی کوردستان؟
بە پێچەوانەوە ئێمە یاسای وەبەرهێنان زۆر بڵین لە ساڵحی وەبەرهێنەرەکەیت ئەگەر ئەجنەبی بێ ئەتوانێت لە 100 لە هیچ شوێنێکی یعنی لە زۆر شوێنی دنیا کەمە ئەوە کە بتوانێت پرۆژەکەی لە 100 بکا بە ناوی خۆیەوە بۆیە بۆ ئەوان لە وەبەرهێنان لە وڵاتانی خۆیان ناگەیشتوەتە مەسەرەن قازانجێکی زۆر کەم لە لای ئێمە ئەو قازانجە زیاترە یاساکانی حکوومەتی عێراقیش کە هاندەرە بۆ ئەوەی کە هەم وەبەرهێنی خۆمان لە دروستکردنا کار بکەن هەم لە بابەتی کشت و کاڵی هەم لە پیشەسازی هەم لە زۆر بوارەکانی تر بە دەرفەت ێزانم پرسیاری ئەو لێ بکەم لەم ڕووداوی چەمچەماڵدا لەم کارە ساتەی چەمچەماڵدا بینیمان لە سنووری سلێمانی وەبەرهێن و بازرگانێکی زۆر دەست پێشخەریان کراتنە پێش بۆی هاوکاری زیان لێکەوتوان بکەن ئەمە چۆن دەبینێ وەکو ژووری بازرگانی سوپاس کارە ساتەکە تاڵ بوو بەس ئەوەی کە دڵخۆشکەرە بۆمان دەرکەوت لە هەر شوێنێکی کوردستان وەکو جەستەیەک ئازار هەبێت هەموو کوردستانی لەگەڵە ئەم خەسڵەتەی بازرگانەکانی خەسڵەتە جوانەی بازرگانی سلێمانی ئەبێ بقۆسرێتەوە من لێرەوە پێشنیارەکەم بۆ مامۆساعەتا مامۆساعەتا کەس گومانی لە تواناکانی و دەستپاچی و با بڵێین تواناکانی کەس گومانی لەوە نییە بەس من پێشنیارەکەم ئەم فەرسەتە ئێمە ڕۆژێک پێش لافاوەکە لە چەمچەماڵ بووین لەگەڵ دامەزراوی ڤیژن لە زانکۆی چەرموو گفتوگۆیکی زۆرمان کرد بۆمان دەرکەوت کەمترین زۆرترین بێکاری لەو سنوورەیە زۆرترین کارگە لەو سنوورەیە گرنگترین داهات کە غاز و نەوتە لەو سنوورەیە خەڵکەکەشی هەم بازاڕەکەی هەم خەڵکەکەی لەو ئاستەیان نین کە پێویستە تیابین بۆیە زۆر پێشنیارمان کرد من ئەمە بە فرسە دەزانم باش بە مامۆساعەتا بڵێم دوو خاڵی یەکەمیان بازگەی بانیمەقان بازگەی بانیمەقان مجموعەیە ڕسمی شەهیدەکانی لێیە شەهیدەکان قەدریان لەوە زیاترە شەهیدەکان مادام ئەوان شەهیدن ئێمە زیندوین لە ئێمە لە پێشترن لە ئێمە دڵسۆزتر بوون لە ئێمە نیشتیمان پەروەرترن خەریکە سیما جوانەکانیان بە دوو کەڵی سیارە و ڕەشی و ئەمانە دیار نامێنێ من پێشنیارەکەم فرسەتە بڕەپارەیەک تەرخان بکرێ بۆ گواستنەوە و تازەکردنەوە بە شێوەیەکی جوان بۆ ناو مۆنومنتی چەمچەماڵ لە شوێنەکەی پەیکەرێک دروست بکرێ کە نیشانە بێ بۆ ژیان بۆ چاندنی گەنم بۆ مرۆڤایەتی کە لەو ناوچەیە بووە بە دەستەکەی ژیانەوە بە دەستەکەی تریان سیلاحەیە کلاشیکۆفێک بێ کە ئێمە ژیانمان هەڵبژاردووە ئەگەر وازمان لێبێن ئەگەر وازمان لێنێنن بەرگریەکەین پێشنیاری دووهەمم هەتا ئیسە ناو چەمچەماڵ هەرچی کۆگا و فیتەر و ئاسنگەر و دارتاش و ئەمانە لە ناو ماڵ و لە ناو بازاڕەکانایە ئەگەر ناوچەیشان بۆ تەرخان بکەن ناوچەی پیشەوەری یەکی بە 100 مەتریش بێ بۆشیان دروست بکەن هەم شارەکە سیمای شاری پێوە دیارە بێ هەم ئەو خەڵکانە کارەکانیان ئەبەنە پێشەوە پێشنیاری شەکەم بۆ باج و کارە باش ببەخشرێن بۆ ماوەی 5 ساڵ ئەمە جوانترین دیارە ئەگەر بکرێ بۆ شاری چەمچەماڵ هیوادارم مامۆساعەتا بەدڵنیایە لێرەوە گوێگرە بێ و دواتریش سپاسی جەنەم زۆر سپاس بابێنەوە سەر تەوەرەکەی خۆمان ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بەدەر لە ئێران کە دوایین چالاکی بووە لەم ساڵدا سەردانی چەندین وڵاتان کردووە واروها پێشوازی چەند پێشوازیتان لە چەندین وڵات کردووە بۆ ساڵی 2026 بەرهەمی ئەم سەردانانە دەبینینەوە
هەر لە ساڵی 2025 ئێمە بەرهەمەکەیمان بینیوە لە ساڵی 2026 پلان وایە کە ئەمە چڕتر بکەینەوە چونکە فیدباکمان وەرگرتوێتەوە سوودی زۆری هەبووە بازرگانەکانمان نرخی کاڵاکان کە بڵین لە یەک شوێنی ناسیوە ئیسە چەند شوێنێکی تازەی ناسیوە کوالەتی کاڵاکە نرخی کاڵاکە دوای ئەوە ڕێگە خۆشکەرێک بووە بۆ هێنانی ئەو پرۆژەیە بۆ ناو هەرێمی کوردستان بۆ پێشوازیکردن لە میوانەکانیش بڕیاریان داوە کە پرۆژەی کوشت و کاڵی لێرە بکەن بڕیاریان داوە بەرهەمی جوتیارەکان بەرنە دەرەوە ئێمە بەرهەمێکی ئۆرگانیکی کوالیتی بەرزمان هەیە کە بەداخەوە تا ئیسە ناساندنمان بۆ کردووە ئێستا لە ئەمریکا کە قوتوویەک ڕاشی بە $12 فرۆشتێ لای ئێمە بە 3000 دینارە ئەمە ئێمە خەتای ئێمەیە کە ناساندنی تەواومان نەکردو بۆ کاڵەکانمان بچێتە دەرەوەی بازارەکانی تر باشە بابەتێکەیە ئەگەر بێت و کۆمپانیایەک بازرگانێکی وەبەرهێنێکی دەرەوەی هەرێمی کوردستان بێتە هەرێمی کوردستان ڕەنگە چاوی لە بازارەکانی ناوخۆ خواروی عێراقیش بێ بەوەی ئیکتیفا نەکات تەنها بڵێ بەکاربەرەکانم لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەو گرفتانەی پێشتر لە نێوان هەرێم و بەغدا هەبوون بۆ بابەتی چوونی کاڵا و شمەک بۆ ناوڕاست و خواروی عێراق کێشەیەکی گەورە بووە ئاگادارم بە ڕێزیش چەندین جار لەو لیژنانە بووی کە چوون بۆ بەغدا چارەسەر دەبن یا چارەسەر بوون لە 90تی چارەسەر بوون بەس کێشەکەی ئێمە ئەوەیە زوو ناچین بە دەنگ داواکانەوە حکوومەتی عێراقی پتمانێ و نەمانەوێ خەریکە بەرەو سیستەماتی کەڕوا بۆ هەم بانکی هەم نەقڵ و گومرگ و باج و ئەمانە مرکزێتی هەیە ئێمە ناتوانین حکوومەتی عێراقی ئیجبارکەین بە یاسا و ڕێساکانی خۆمان مەجبورە بین خۆمان لەگەڵ ئەوان ڕێک بخەین چونکە دەرفەتی ئاڵتوونی ئێمە 40 ملیۆن کەسە 5 ملیۆن کەس نییە لە بچووکترین کارگە لە کوردستانە لە سلێمانیا کە هەیە حسابی کردووە کاڵاکەی بفرۆشێ بە 40 ملیۆن 50 ملیۆن کەس نەک بە 5 ملیۆن کەس دروست زۆر ڕاست دوایین پێشانگای کشت و کاڵی بوو کە جێبەجێ کرا ئەو پێشانگایانی ئەمساڵ کران و ئەو چالایکی و کۆنفرانسانی ئەمساڵ کران هەر هەمووی لە ساڵی 2026دا جێبەجێ دەکرێت بە زیادەوە چونکە هەموو ئەوانی کە بەشدار بوون لە پێشانگاکەیە ئێمە بۆکو پێشانگا با بڵێن تازەین بەس ئەو گرنگی پێشانگا و ئەو سوودانی کە دواییەتەوە گرنگە بۆیە کۆمپانیاکان هەر لە ئێستاوەڵێ ئەم شوێنەمان بۆ دانێرەوە بۆ ساڵێکی تر چووکە سوودیان لێبینیوە بە پێشانگایەک لەوانەیە بە 5 ساڵ مارکێتین کەسێک چەند وەکیلێکی دەست نەکەوێ لە پێشانگاکەیە ئێمە ئاسانکاریەکەین بۆ سەردانیکەری بازرگانیەکان وتێلیان بۆ حیجزەکەین داوەتیان بۆ لێرەوە سەرکەوتنی چالاکیەکان و پێشانگاکانی سلێمانی ڕاگەین بە دڵنیاییەوە بەڕێز زاران بابە ئەندامی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی خۆشحاڵ بووم من شەرواز پاس بۆیەوە